علي علي ثانية أنا دي. اشتكى بعملية زانة نعمل دوخة. شمارة دو كونترول. شمارة دو كونترول. كاكا أو دوبة أمينة لاتون. هو راي بخشرك أنا فوق أنا ستمر تناوتي ممكن لا هوانيش سنووری ناحیەی سمیلانە سەر بە قەزای چۆمان ئەمڕۆ تیمی لە ناوبردننی تەقەمەنی نەتەقاو سەر بە بەڕێوەراتی گشتی کاروباری مینی هەولێر هەڵدەستی با لە ناوبردننی 706 پارچەی پاشماوەی تەقەمەنی جەنجی و مین کە مینی دژەکەس و دژەتانشی تێدایە هەروەکو کاری بەردەواممان ئەوە کاری بەردەوامی تیمی ئێمەیە بەردەوام ئەو کارە دەکەین پارێزگای هەولێریش ژمارەیەکی زۆر ناوچەی پیس بووە بە مین بە تایبەتی لە سنووری باڵەکەیەتی کە زۆر زۆر بەچڕی مین ڕێژ کرایە شوێنەکانی نیشتەجێبوون پێشتر لە گوندەکان هەر هەمووی مین ڕێژ کرابوو ئێستاش مینەکان لە ناوچەی باڵەکەیەتی مینەکان زۆر نزیکن لە ئاوەدانی ئێمە و ڕێکخراوەکانیش پێشتر بەردەوام بووینە لە کارکردن بەپێی ئەو توانای لە بەردەستمانە بەردەوام بووینە لە کارکردن و پاکردنەوەی چێلگەمینەکان بەڵام چێلگەمینەکان ئەوەندە زۆرن ژمارەی تیمەکانیش بە بەراورد لەگەڵ چێلگەمینەکان کەمە ژمارە سێ منتیقەت دایک و سەلامەت و ئەمانە نەخێر ناوە لە هێشتا ئەمانمان نەکردیان نەخێر زۆر باشەکە